سلااوێکی گەرمی ئێمەتان پێشکەش بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوەی هەواڵ هەروەکو ئاگادارن کۆماری ئیسلامی تا زیاتر نقمی قەیرانە سیاسی ئابووری و کۆمەڵایەتیە دەستکرد و جیهانیەکان دەبێت پتر گوشارە نێخۆیەکانی لەسەر خەڵکی ناڕازی هەژار و بێدەرەتان چرتر دەکاتەوە و بە ئاشکراش لە بەرامبەر وڵاتانی ئەمریکا و ئەوروپادا نەرمی بەناو قارەمانانە دەنوێنێت و پاشە کشێ دەکات. بۆ نمونە لە ماوانەی دواییدا بە شێوەیەکی بەرچاو دەستی داوەتە دەستبەسەرکردنی شارۆمەندانی ئێرانی بەگشتی و کوردستان بە تایبەتی. بۆ تاوتێکردنی ئەم پرسە و هۆکاری ئەم گوشارانە داوامان کردووە لە هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کە لە بەرنامەی لێکدانەوەی ئەمڕۆماندا ئامادە بێت و وەڵامی چەند پرسیارێکمان لەم بوارەدا بداتەوە. کاک حەسەن زۆر سپاس بۆ بەشداریتان و بەخێر بێن. سپاس بۆ ئێوەش هاوڕێ بڵێ سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە خزمەتتاندا. زۆر سپاس. کاک حەسەن هەروەکو خۆتان ئاگادارن کۆماری ئیسلامی ئێران سەرڕای ئەوەی کە نقمی کۆمەڵێک قەیرانی قوڵ بووە و لەو حاڵەیشەوە دەست لە سەرکوت گرتن ئەشکەنجە و ئێعدامی نەیارانی هەڵناگرێت. بەرچاوترین هۆکاری ئەم هەڵسوکەوتەی ڕژیم بەڕای ئێوە چییە؟ من پێم وایە دوو هۆکاری سەرەکی ئەتوانین باسکەین. یەکەمیان ئەوەیە کە ئەوە لە ماهیەتی جمهوری ئیسلامیەوە سەرچاواگرێ. لەو ڕۆژەوە کە جمهوری ئیسلامی هاتووەتە سەرکار تا ئێستا بە زیندان، گرتن، شکنجە، ئێعدام و ئەزیەت و ئازاری نەیارەکانی ئەزیەت و ئازاری خەڵکی ناڕازی و مافخواز هەروەها کەسانێک کە داوای حەق و حقوقی خۆیانەکەن لە بوارە جۆرا جۆرەکانە، جا ئێستا ئابووری بێ، سیاسی بێ، فەرهەنگی بێ، کولتوری بێ، ئاینی بێ، هەر شتێک بێت لەو بابەتانەوە جمهوری ئیسلامی لە بەرامبەریاندا ڕاوەستاوە، سەرکوتی کردوون، ئەعدامی کردوون، جنایەتی خۆڵخاندووە. بەنابەرین یەکێک لەوانە لەو لە ماهیەتەکەی سەرچاوە دەگرێت. ماهیەتی ڕژیمێکی سەرکوتکەرە، ماهیەتی ڕژیمێکی دژی ئینسانیە، ماهیەتی ڕژیمێکی ئاینیە و ئەوە هۆکارێکی ئەسڵیەتی کە ئەو لە فکرەکەیەوە لە ڕاستیدا وەختێک کە دەڵێن ئیسلام سەرکەوتنی خوێن بەسەر شمشێرە یان دەبێ خوێن بڕێژن. ئەمە لە ماهیەتی ئەم ڕژیمەوە سەرچاوە دەگرێت و هەمووی ئەو ڕەوتانەی تریش تمەشای داعشکەن، مەگەر لەوە باشترە تمەشای ئەلقاعیدە بکەن، تمەشای جەریاناتی کۆنەپارێزی تری ئیسلامی لە وڵاتەکانی ترا بکەن، تمەشای وڵاتێکی وەکو عەرەبستانی سعودی بکەن کە ساڵانە دوای جمهوری ئیسلامی دوامین ئاماری ئەعدام و کوشتار و ئەو جۆرەشتانەی تێدا بڵاو دەبێتەوە. ڕاستیدا لە ماهیەتی ئەم نەوعە حکوومەتە ئاینیانەوە سەرچاوە دەگرێت. هۆکاری دووەمیشی بە باوەڕی من بۆ هەلومەرجی سیاسی دەگەڕێتەوە. هەلومەرجی سیاسی ئێران هەتاکو بڵێ بوحرانیە. وەتان لە دەستپێکدا ئاماژەتان پێکرد قەیرانی سیاسی، قەیرانی ئابووری، قەیرانی ئایدۆلۆژیا، قەیرانی کۆمەڵایەتی، هەمووی ئەمانە هەر کامیشیان نتوانانی سەعاتها لەسەری بە ئامار و ئەرقام و عەدەدەوە لەسەری قسە بکەین کە وەضعیەتی جمهوری ئیسلامی نەتەنیا باشتر نەبووە لەو ماوەیدا و بەتایبەت لە دڵی شۆڕشی ژیان ئازادیدا کلێنێکی گەورە لە بینی خەڵکو و ئەم دەسەڵاتەدا دروست بووە. جمهوری ئیسلامی لە بواری ئابووریەوە وەڵامی پێ نییە بۆ داخوازەکانی ئەو خەڵکە. ڕۆژانە ئێمە شاهدی ئەترازاتین، شاهدی ئەعتساباتین، شاهدی ناڕەزایەتی خەڵکین و ئەمانەیش بۆ جمهوری ئیسلامی کە جوابی پێ نییە هیچ ڕێگایەکی نییە بەغەیر از ئەوەی کە هێزی سەرکوتکەری زیاتر تۆکمە کات، زیاتر پەرواریان کات، زۆرتر پوڵیان بۆ هەڵڕێژێت و ئیمکاناتی و خەڵکە بنێتە اختیاری ئەوانە بۆی سەرکوتی بۆ بکەن. ئەوانش ئەگەر ئەوەی لێ بکەیتەوە لە ڕووی بیر و باوەڕەوە نییە کە ئەمڕۆ کاوان بیانەوێ سەرکوتکەن بۆ جمهوری ئیسلامی، لە ڕووی مەسلحەت و منفعەتی مادیوەیە. بنابەرئین ئەو هۆکارەی تریشی بە ئەو ناڕەزایەتی جەماوریانە دەگەڕێتەوە کە جمهوری ئیسلامی وەختێک کە ناتوانێت وەڵامی داخوازیەکانی خەڵک بداتەوە، وەختێک کە مامۆستایان واتە معەللیمان ناڕەزایەتی دەرەبڕن جوابی نییە بۆیان، وەختێک کرێکار ناڕەزایەتی دەرەبڕێ بۆی جوابی نییە بۆی، وەختێک ژنێ حجاب و مەقنعەکەی فڕەدا جوابی نییە بۆی، وەختێک خوێندکارێک و زانکۆییەک ناڕەزایەتی دەردەبڕێ وەڵامی نییە بۆی هیچ کام لە داخوازەکانیان و نایش دوێرێت پەتی ئیستبداد شلکە چونکە دەزانێت بە شوێنیەوە دەچێت و نەهایەتەن بە ڕووخانی جمهوری ئیسلامی تەواو دەبێ پەنا دەبا بۆ سەرکوت. بەس کەوایە ئەوەیش ئەو هۆکارە ئەسڵیەیە کە ئێستا بە تایبەت ئەو قەیرانە سیاسی قوڵە کە تێی کەوتووە ڕێگا چارەیان نییە بۆی ناتوانن لە زۆر وڵاتی ترا مەسەلەن دەبینی ئیستعفاکەن، دەبینی مەسەلەن سەرۆکوەزیر لە هاتیە دەوڵەت دەگۆڕدرێت، دەوڵەتی تر دێتە سەر کار، ئیسلاحاتێکەکەن بۆ ئەوەی کە ئاڵوگۆڕ دروستکەن. لە جمهوری ئیسلامیدا ئیسلاحات
بەشێکە لە بڤەیەکی سیاسیە کە ناوێت دەستی بۆ بڕن و بە قیمەتی جانیان تەواو بێت. بنابراین من لام وایە ئەم دوو هۆکارە هۆکاری سەرەکین بۆ ئەوەی کە جمهوری ئیسلامی ئێستا هەرچی زیاتر ماشێنی سەرکۆت وحشیگەری ئەوانەی زیاتر دەوری هەڵگرتووە. بەڵای زۆر سپاس کاک حەسەن. کاک حەسەن، بێکاری و هەژاری خەسارە کۆمەڵایەتیەکانی سەرچاوەگرتوو لە سیاسەتە چەوتە ئابوووریەکانی کۆماری ئیسلامی کۆمەلگای ئێرانی داگرتووە. بارودۆخی ژیان و بەڕێوەچوونی خەڵکی هەژاری کۆمەلگا زۆر نالەبارە لەبەرەوەی کە لە بیری دۆزینەوەی چارەسەر بۆ ئەم گرفتانە بێت، گرتن و زیندانیکردنی خەڵکی ناڕازی زیاتر کووە. بەڕای ئێوە زیاتر دەست بەسەرکراون و لە چه ناوچەکانن؟ بۆ جمهوری ئیسلامی لە هەر جێگایەک ناڕەزایەتی ببێ، لە هەر جێگایەک گردبوونەوە و تەجەمع ببێ، جا ئێستا بەر مەجلیسە، بەر فەرمانداری و شارەداریەکانە، بەر ئوستانداریەکانە، بەر نەهادهای حکوومەتیە کە خەڵک کۆبن و فەوری هێزی سەرکوتکرد دەڕێژێتە ئەوێ. لە هەر جێگایە کە ناڕەزایەتی ببێت ئەوان سەرکوت لەو جێگایە هەیەوە دەست ناپارێزن. بەڵام لە ناو ئەمانەدا بە دلیلی تایبەتمەندی هەیەکی کە هەم ئوستانەکانی کوردنشین لەم بەشەدا ئازربایجانی غەربی، کوردستان، کرماشان، ئیلام، بەرەو خوزستان و مەناتقی عەرەب نشینەوەوانە هەیە و هەم خودی منتەقەی سیستان و بەلوچستان بە دلیلی ئەو ناڕەزایەتیە، بە دلیلی ئەو فەقرە شەدیدەی کە لەو ناوچەیەدا هەیە و بە دلیلی ئەو گردبوونەوانش کە مەجاالێکیان بۆ فراهم بووە بە دلیلی مبارزەی خۆیان ئەڵبەتە کە ڕۆژانی جومعە لەوێ ناڕەزایەتی دەردەبڕن، سەرکوتەکە لێرە شەدیدترە. ئێوە تماشا بکەن ئەوەی کە مەسەلەن ڕێژەی ئیعدامەکان لەم دوو ئوستانە زیاترە، ڕێژەی دەستگیریەکان لەم دوو ئوستانە زیاترە. لە جەرایانی شۆڕشی ژیان ئازادیدا ئەو دوو ئوستانە بە هەردووشیانەوە بەقەت تەواوی ئوستانەکانی ئێران تەلەفاتیاندا و بگرە زیاتریش تەلەفاتیاندا. ئەوە نیشانەی ئەوەیە کە لەلایەکەوە ئەم منتەقانە بە ئاشکرا نیزامیە. تۆشای کوردستان کە چیە لە کوردستانە قسەی یەکەمەکە؟ هێزە سەرکوتکەرەکان، سپای پاسداران، وەزارەتی ئیطلاعات، بنابراین بەشێکی لە ئەو نفرەتە عمومیەوە سەرچاواگرێت کە لەم منتەقانەدا هەیە. ناڕەزایەتی بە فەقر هیچێک لەو هۆکارە شەدیدانە خودی فەقرێکە لە سیستان و بەلوچستانە هەیە، لە هیچ شوێکی ئێرانە نییە. لە ئوستانە کوردنشینەکانە هەیە، لە هیچ شوێکی تری شوێنەکانی دیکەی مەسەلەن مەناتقی ناوەندی ئێرانە ئێمە شاهدی ئەوە نین. مەراکزی تەولیدی لە چه ئاستێکایە؟ کارخانەیەکی 200-300 نەفەریمان لە کوردستانە نییە، سوورەتێکە لە شوێنەکانی دیکەدا بەو شکڵە نییە. بۆ یەکانی وتم ئەم سەرکوتەکە ئەگەر عمومیە، بەڵام لە شوێنهایەکە خەسترە، لە شوێنهایەکە بە دلیلی ئەوەی ڕژیم لێی نگەرانترە. مەسەلەن تۆ کرێکارانی منتەقەی جنوب تماشا بکە، بە دلیلی ئەوەی خەبات دەکەن، مێشەکەری هەفتەپە، شوێنەکانی دیکە لەو جێگانەیش سەرکوت شەدیدە. بنابراین سەرکوت ڕنگدانەوە لە بەرابەر ناڕەزایەتیایە، سەرکوت بۆ خەفەکردنی دەنگی مافخوازیە. ئەوەی کە لەو شوێنانەی کە ئەترا زۆرترە، ناڕەزایەتی زۆرترە، بەربەرەکانێ زۆرترە و لە عینی حاڵیشە لە بیریشمان نەچێت جمهوری ئیسلامی لەو شوێنانەشا بێئەتبارترە. هیچ حسابێک بۆ جمهوری ئیسلامی ناکرێت لەو شوێنانەدا. یعنی جمهوری ئیسلامی بۆ خۆی دەزانێت لە کوردستانە بەغێی دەست بەکرێ گیراوەکانی خۆی نەبێت پای لەسەر پۆلوی ئاورە، کەسێکی تر حسابی بۆ ناکە. لە سیستان و بەلوچستانە وایە، لە شوێنێک لە خوزستانە وایە، لە ناو کرێکارانی جنوبا وایە، دانیشگاکان وایە. بەڵام ئەم منتەقانە بە حکمی ئەوەی هەمستەمی نەتەوایەتی تایە، هەمستەمی ئاینی تێدایە، هەم هەڵاواردنی زۆر گەورەی تێدایە، هەمووی ئەمانە هۆکارە بۆ ئەوەی کە جمهوری ئیسلامی لەم دوو شوێنە شدەتی خشونەتەکەی زیاتر بێت. بەڵام هەروەکو عەرزم کردی لە هەر جێگایکی تریشە ناڕەزایەتی ببێ، ئێعتراز ببێ، لەو شوێنانی سەرکوتی جمهوری ئیسلامی زەختر دەبێتەوە، فشارەکانی زۆرتر دەبێت و پێی وایە لە ڕێگای سەرکوتەوە دەتوانێت خەڵک خەفە بکە. ئەگەر ئەوە موفق بوایێت، جمهوری ئیسلامی لە 44 ساڵەدا یەکێک لە موفقترین دەسەڵاتەکانی دنیا دەبوو، دەتوانێت هەر بەعکسەکەیەتی یەکێک لە فاشڵترین دەوڵەتەکان و سیستمەکانی سەرمایەداری لە ئاستی جیهاندایە. بەڵای زۆر سپاس کاک حەسەن. کاک حەسەن، وەکو ئەوەی کە لە پێشەکیەکەی چاباسم کرد، کۆماری ئیسلامی لە بەرامبەر وڵاتانی ناوچەکە نەرمی دەنوێنێت و بەڵام لە ناوخۆ توندوتیژی ئەنوێنێ. بۆ نمونە لە دوێنێ و پێرێ دوو لاو لەژێر ئەشکەنجەدا بەدەستی کۆماری ئیسلامی گیانی عەزیزیان بەخت کردووە. هۆکارەکانی چییە بەڕای ئێوە؟ هۆکارەکەی ئەوەیە کە کێشەی جمهوری ئیسلامی لەگەڵ وڵاتانی دەرەکی لە اتحادیە ئەوروپا و بگرە، لە ئەمریکا و بگرە، لە وڵاتانی ناوچەکە و عەرەبستان وانە، کێشە لەسەر بەرژەوەندە، لەسەر مەسلەحەتە.
کێشە لەسەر ئەوە نییە کە خۆ وڵاتانە نەیانەوێت جمهوری ئیسلامی نەمێنێ بیانەوێت جمهوری ئیسلامی بڕوخێنی، کێشە لەسەر ئەوە نییە. پس کەوایە جمهوری ئیسلامی دەتوانێت مەسلحەتی ئەوان نەخاتە خەتەرەوە کە تا ئێستا خستوێتی، مثلا سدووری ترۆریزم ئەوەی کە پێی دەکوترێت، سدووری ئینقلابی ئیسلامی ئەوەی کە خومەینی داڕێژەری سیاسەتەکەی بوو کە ئەڵبەتە ئێستا زۆر کەم بۆتەوە، زۆر ئەسان باسیشی ناکەن بۆ خۆیان. کێشە لەگەڵ ئەوان کێشە لەسەر مەسلحەت هایکی مادیە، مثلا خەلیجی فارس شلوغ نەکات، فشار خەتەر تهدید بۆ دەوڵەتانی ناوچەکە نەکات، ترۆریزم بۆ دەرەوە نەنێرێ، لە عێراقا دەخاڵت نەکات، لە ئەفغانستانە لەکوێ ئەوانە نەکە. جمهوری ئیسلامی توانێت لە هەمووی ئەوانە پاشەکشێ بکە، کەوایە لەگەڵ ئەوان دەتوانێت بە تەوافق بگات لەسەر مەسلحەت. بەرژەوەندی من ئالێدەدا لە بەرژەوەندی ئێوە دەکەوێ، ئەم دوو بەرژەوەندە لە یەک نەکەون، شەڕی بەرژەوەندیەکان دروست نەبێت، پای لە گلیمی خۆی زیاتر ڕانەکێشێ، ئیدعای ژاندارمی خەلیجی فارس نەکە. ئێستا لە خەلیجی فارس ئەمریکا ژاندارمە، هێزەکانی تر و دەوڵەتەکانی دیکە ژاندارنەوەی کە لە زمانی شای ئێران بوو حول بۆ ئەوە دەداتەوە. پس کەوایە ئەگەر کێشە لەسەر مەسلحەت و بەرژەوەندە، ئەو مەسلحەت و بەرژەوەندانە دەبڕێ جێگایە بەرکەوتەی لێ دروستە بێت. مثلا ناتۆ لەگەڵ رووسیا لە ئۆکراینە بەرکەوتەی بەرژەوەندی ناتۆ لەگەڵ رووسیەیە، ئەمان دەست درێژیەکەن بۆی هەرچی زیاتر رووسیە دەستی کۆتاکەن، ئەوش بە ئەیوانی زلهێزێک و هێزێکی ئەتۆمی شەڕەکەی هێناوەتە ئەوێ بۆ ئەوەی کە شەڕ ناو خاکی رووسیەدا نەکات، دیفاع لە بەرژەوەندی خۆی دەکات. پس کەوایە ئەمە شەڕی بەرژەوەندیە، بەڵام لەگەڵ خەڵکی ئێرانە مەسەلە شەڕی بەرژەوەند نییە، مەسەلە شەڕی جیاوازی سیستمێکی داپۆسێنەری سەرکوتکەرە کە بە هیچ شتێک بەغەیر سەرکۆت، بەغەیر زیندان، بەغەیر کوشتن، بەغەیر ئەوە قائل نابێت. و خەڵکی ئێرانیش بە هیچ شتێک ئەمڕۆ کە ڕزایەت نادەن بەغەیر ئەوەی کە جمهوری ئیسلامی نەمێنێ. ئەمریکا نیشانی داوە، دەوڵەتانی ئوروپایی نیشانیان داوە کە ئەوان لامە و لاوانەوە بۆ جمهوری ئیسلامی دەکەن، ئەوان دەست بە سەریدا دێنن، پشی بۆکەن. بەڵام خەڵکی ئێران کە دەڵێن مەرگ بەر دیکتاتۆر، عەکسەکانی خامنەیی و خومەینیدا سووتێنن، لەحنەت بەر خومەینی، مەرگ بەر خامنەی دەڵێنەوە، ئێمە لە کام سەرۆکی وڵاتانی بێگانە ئەومان بیستووە، وڵاتانی دەرەکی ئەومان بیستووە. پس کەوایە لێرە مەسئلە بەرژەوەندەکان بەرکەوتەی بەرژەوەند نییە، لێرە ڕووخاندن و مان و نەمانە بۆ خەڵک لەگەڵ جمهوری ئیسلامی. جمهوری ئیسلامی بمێنێتەوە خەڵکی ئێران لەوە خراپترە بن، جمهوری ئیسلامی بڕوا خەڵکی ئێران ئاسایشێکیان بۆ دروستە بێ، ژیانێکی تر ئەتوانن دروست بکەن، دەسەڵاتی خۆیان ئەتوانن بێنە سەرکاروە. لێرە تەفاوتی بەرژەوەندەکان لە مان و نەمانایە، جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی لەوێ مەسلحەت هەیەکە کە لە یەکیان نزیکە کاتەوە لە یەکیان دوورە کاتەوە، بەڵام لێرە مەسلحەتێکی گشتی خەڵکی ئێران ئەوەیە کە جمهوری ئیسلامی نەمێنێ، جمهوری ئیسلامی بڕوخێ. بنابەرئین جمهوری ئیسلامی دەزانێت لێرە شعاری ئەو مەرگە معنای لە گۆڕنانی جمهوری ئیسلامی، خەڵک بەبێ لە گۆڕنانی جمهوری ئیسلامی ڕازی نابن. و بەتایبەت لە دڵی شۆڕشی ژیان ئازادی یا شۆڕشی ژینادا یەک ئینقلابی گەورە لە فکری ئەو کۆمەلگایەدا کراوە. ئەمڕۆ کە وەختێک سەر مەزاری گیانبەخت کوردەکان دەبینیت چ مەراسمایەک دەگرێ، ئەوەی سەکانێت سەروبەندی ساڵڕۆژی ژینین هەر لە ئێستەوە خەڵکوان حازرەکەن، وی داوای ئێمەش ئەوەیە جەماوەری خەڵک لە کوردستان، لە ئێران، لە هەموو جێگای خۆیان حازرکەن، وەجارێکی دیکە دەبێ کوردستانیش نیشانی بداتەوە کە مەکۆی ئەو خەبات و ناڕەزایەتیانەیە، جارێکی دیکە دەبێ ئاگری ئەو شۆڕشە بڵێ سەرسێنێتەوە. ڕۆژی گیانبەختکردنی ژینادا لە هەموو شوێنەکاندا نەک تەنها بچینە سەر گۆڕی ژینا و لە ئایچی، لە هەموو شار و شارۆچکەکان لە هەموو کوردستان ئەو ڕۆژە بێت دەنگدانەوەی ئەو ناڕەزایەتی و ڕێزگرتن لەو یادانە بێ. بەڵام خۆ ئەمریکا و غەرب و وڵاتانی دیکە ئەوانە مەسەلەن سیاسەتێکی ڕیاکارانەی درۆزنانەیان هەیە، ئەوە فڵان ناوەند و فیسار ناوەند تەحریم کرد، زاوە چییە؟ ئەو نێ جمهوری ئیسلامی جوابیان دەداتەوە، ئەوە ڕئیسی مەجلیسی ئەمریکامان تەحریم کرد، هەر بەقەد یەک ئەرزشی هەیە. ئەوان تەحریمیان کردوانە چیە؟ حسابی بانکیەکانیان دەبەندە چین دایدەنێن، دەبێن لە رووسیەدا، لە هێندوستان دایدەنێن، لە وڵاتانێکی تری سنگاپور و کە ئێستاکانە قودرەتایەکی گەورەی اقتصادی با لەوێ دایدەنێن. ئەوە ڕیاکاریە کە ئەوانە خەریکن بە نسبەتی جمهوری ئیسلامیەوە دەیکەن، بەڵام خەڵکی ئێران دەیانوێت جمهوری ئیسلامی بڕوخێنن. بنابەرین تەفاوەتەکە لەوەیە، لەوێ نەرمش نیشان دەدا بۆەوەی لێرە سەرکوتن کاتەوە، بەڵام ئەوان دووڕوون، ئەوان پاڵپشتی جمهوری ئیسلامی و نظامە دیکتاتۆریەکانی ترن لە پێناوی بەرژەوەندی خۆیانەوە. خەڵکی ئێران دەبێ ئەوە بزانێ ئەوەی کە دۆستیەتی، ئەوەی کە لە پشتیەتی هێزی خۆیەتی،
هێزی برایەتی خۆیەتی، هێزی هاوڕێتی خۆیەتی، هێزی هاوخەباتی خۆیەتی، و نە ئەمریکا نە ئوروپا نە هیچ کام لەوانە پشتیوانی ئێمە نین. ئەوانە لە ڕاستیدا پشتیوانی دیکتاتۆرەکان، بەڵام تەبعاً فەرق دەکات خەڵکی ئەو وڵاتانە، شقامی ئەو وڵاتانە، حتا ئینسانایکی ئازادی خواست کە مەسەلەن حتا لەنا ئەو نوع پارلمانی بۆرژواییانشدا هەن لە حیزبە چەپەکان لە حیزبە سوسیالیستەکان، ئەوانە حەولیان داوە، بەڵام سیاسەتدا ڕێژەرانی ئەسلی کە ناوەندەکانی قودرەتن، ئەسلحە فرۆشین، بانکی جیهانیە، سندوقی نێونەتەوەیی پوڵە، ئەمانە بەڕاستی دەیانەوێت جمهوری ئیسلامی نەختێک ئارام کەنەوە، جمهوری ئیسلامی بمێنێ، بەڵام خەڵکی ئێران دەوێت جمهوری ئیسلامی بڕۆخێنێ. بنابەرین تەفاوتەکە لەوەدایە، لەوێ سازش دەتوانێت بکە، بەڵام خەڵک لێرە سازشی لەگەڵ ناکەن. خۆ نایشەوێت ئیسلاح بکار و عەرزم کردی ئیسلاحات بۆ ئەم نوعە نظامە دیکتاتۆریانە ئەمە ناوی ڕەمزی لە ڕاستیدا ڕوخاندنی خۆیانە بەدەمیەوە دەچێت. خەڵک بە شتێکە ئەمڕۆکە وەریگرت ڕزایەت نادا، داوە و تەوەقعی زیاتر دەکات. جمهوری ئیسلامیش ئەوە باش دەزانێت، باوەڕیم هۆکارەکەی بەوە دەگەڕێتەوە. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن. کاک حەسەن، هەر وەکو خۆتان ئاگادارن لە چەند ڕۆژی ڕابردوودا دوو پێشمەرگەی حزبی دموکراتی کوردستانی ئێران لەلایەن بەکرێگیراوێکی کۆماری ئیسلامیەوە ترۆر کرا. ئێوە ئەم جنایەتە چۆن لێک دەدەنەوە؟ ئەوەی سەرەتا پێم خۆشە ئەم سەرخۆشی دووبارەمان پێشکەشکەین بە بنەماڵی ئەو دوو گیانبەخت کردووە بە ڕیزەکانی حزبی دموکراتی کوردستانی ئێران، زۆر جێگای تەئەسفە. ئەو لە چەند لایەنەوە توانین ئەمە باس بکەین. لایەنێکی ئەوەی کە جمهوری ئیسلامی ئێستا دەزانێت کە حیزبە سیاسیەکان لەناو کۆمەلگای کوردستانە نفوزیان هەیە، و ئەو نفوزە دەوێت بە هەر قیمەتێک ببێت لەتمەی لێ بدات. ئەگەر جمهوری ئیسلامی بۆی بکرێت ڕەهبەرانی ئەحزاب لە پێش هەموو کەسێکە ترۆرەکە، ئەگەر بۆی بکرێت کادرەکانی دەرەجە ئەوەڵیان، ئەگەر بۆی بکرێت پێ نەکرێت لە ئاستێکی خواردتر پێشمەرگەیان لایەنگریان هەرچیەکە دەستی بکەوێت. بنابەرین ماشینی ترۆری جمهوری ئیسلامی لە هەموو جێگایەکە فعال بووتەوە، بە تایبەت لە کوردستانە کە ئێمە دەهەی نەوەدی زاینیمان لەبیرە کە چەند ساڵ 30 ساڵەوە پێش چ جەنایەتێکیان کرد لە ماوەیەکی کورتی دوای ڕاپەڕینی کوردستانی عێراق، ئەوان بە پشتیوانی لایەنە ئیسلامیەکان و باندەکانی ترۆری خۆیان نزیکەی 350-400 پێشمەرگەی کۆمەڵە و دموکرات و لایەنەکانی تریان لە کوردستانە شەهید کرد و بریندار کردن و چەندین کەس ڕخێنراوە تاکوونە ئێستا. بەس کەوایە جمهوری ئیسلامی هەدەفەکەی فقط ئەوە نییە کە لێرە لە تمەیەک لەم حیزب و لەو حیزبدا، هەدەفی ئەسلیەکەی ئەوەیە کە ڕۆحیەی خەڵکی پێتەضعیفکە. خەڵک لە ناوە کە دەبینن پێشمەرگەیەک تێکۆشەرێکی سیاسی لایەنگری حیزبێک لە تمەی وێ دەکەوێت پێی ناڕەحەت دەبن. جمهوری ئیسلامی دەوێت کڵۆکۆی ئاگری شۆڕشی ژینە بە ترۆرکردن دامرچێنێتەوە. وەختی خۆی بە درۆن باران کردی، بە موشک باران کردی، بە ڕفاندن، هیچکام لەمانە جوابی نەداوەتەوە. ئێستش ئەمە خەیاڵێکی خاوە کە جمهوری ئیسلامی هەیەی. بنابەرین ڕاستە خۆ حزبی دموکرات ئەو ڕووداوە بەڵام ئاسەوار و تەسیرەکەی دەچێتەوە ناو ڕۆحیاتی خەڵکی پێ نیگەران دەکات، خەڵکی پێ دەترسێنێ. حەول دەدا بۆی کە مەسەلەن تێکۆشەرانی کە لە ناو خەریکن شۆڕشی ژینا دەبوژێنەوە چالاکی بۆ دەکەن، بیان ترسێنێک کە ئەگەر لە دەرەوەیش بن لە ناوەیش بن بە لە لای ئێمەوە ئەمنیەتان نییە. بنابەرین هۆکاری سەرچیەکەی ئەوەیە. هیچی تر ئەوەیە کە لە ڕاستیدا سەروەری حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم ئەزمونەی کە لێرە هەیە دەخاتە ژێرپا، کە بڵێ ئێوە ئەوەی تورکیەش ئەوە دەکات، ڕۆژانە دێت لێرە خەڵک ترۆرەکە لە تێکۆشەرانی کوردستانی تورکیە یا باکوور یا شوێنەکانی دیکە. ئەوە نیە لە کوردستانی سووریەدا لە شوێنە جۆرەکانی ئەوێدا دەیکە. ئەم دوو دەسەڵاتی سەرڕۆی دژی کوردی، دژی ئازادی خوازی، دژی بەرابەری خوازین لە هەر جێگایە هەر کەسێک ناڕازی بێ ئەوە دەکەن. بەو لە حازێشەوە خستە ژێر پرسیاری هێژمۆنی دەوڵەتی هەرێم و بەڕسمیەت نەناسینی ئەم هێژمۆنیە هیچێتر لەو هەدەفانەیە کە هەیەی. نقطەیەکی تر کەم پێم خۆشە بێڵم ئەویش ئەوەیە کە خەباتکارانی سیاسی کە لە باشووری کوردستان هەن پێشمەرگەی هەموو حیزبەکان بە ئێمەوە بە عەزابی دیکە و بە حیزبی دموکرات و بەلایەنەکانە دەبێ وریابین. وەختی ئەوە نییە هەستی بچی بۆ نەواری مەرزی بۆ تەفریحکردن و ئەوانە دەبێت زۆر لەو بابەتەوە دقیق بین. دەبێت عوامل و بەکرێگیرا و خۆفرۆشەکانی جمهوری ئیسلامی مەجالیان پێ نەدەین بۆ ئەو نوع کارانە. حیزبەکان دەبێت زۆر تۆکمەتر لەوە ڕەفتار بکەن کە عواملی نفوزی، عواملی کابرا 6 ساڵ هاتوێتەوە تەسلیمی بووە، دەزانی کە پەروەندەیەکی خراپی هەیە، دەی بۆ لە دەوروبەری خۆت دەیهێڵی، دەی بۆ پێشمەرگەیەک هەڵدەسێ بۆ مەرز لەگەڵ کەسێکی ئاوادا کە دوو هەنگاو لەو دیوەینە بۆ ئەوەی مەسەلەن ڕۆژێک گوای خۆشی لێ بوزێت، دەی لە پەنای مقڕەکەی خۆتا بە، دەی لە پەنای فڵان پایگای ترتا بە، دەی ڕفیقەکانت ئاگادار کە، دەی واحدی ئەمنیەتەکەت ئاگادار کردەوە. خۆشمان دەبێت لەو بابەتەوە جدی بین.
نابێ مەجال بدەین کە جمهوری ئیسلامی ئەوە بەڕاحەتی بتوانێت لێرە پێشمەرگە تێکۆشەری سیاسی پەنابەری سیاسی بکاتە ئامانج و تەسیرەکەی لە ناوخۆی کوردستانە دابنێ. تویشی تریش ئەوەیە کە دەبێت بە باوەڕی من لایەنەکان بەشی ئەمنیەتمان هەرچی زۆرتر بەیەکەوە هاوکار بین کە بتوانین بەری ئەو پیلان و بەری ئەو تاوا کارە ساتانەی کە جمهوری ئیسلامی دەیە بیخڵقێنێت بەری ئەوانە بگرین و ڕێگا خۆش نەکەین کە جمهوری ئیسلامی بتوانێت لە کوردستانە تەلاتێن کە بتوانێت لە کوردستانە هەرچی زیاتر زەخت بێنێت وە ئەو نیگەرانەیە کە عەرزم کردی لەوێ دروستی بکات و ڕوو لە خودی حکوومەتی هەرێمی کوردستانیش خەڵکی تێکۆشەری کوردستانی عێراقیش کوردستانی باشوور تیان بڵێن کە ئێمە ڕۆڵەی ئێوەین ساڵهای ساڵە لەگەڵتان تێکەڵین بە ماڵ بە حاڵ بە ژیان بە خوێن بە هەموو شتێک هەروە هەیە ئەوان هاوکارمان بن ئەوانش مەجال نەدەن کە ئەو نوع ئەخۆفرۆشیانە لەنا ئەوانە بکرێت کە بەداخەوە ئەم ساڵانەی دوای بەشی زۆری ترۆرەکان هەر لە ڕێگای عواملی جمهوری ئیسلامیەوە کراوە دووسێ ئەندامی حزبی دموکرات کمیتەی ناوەندیان کەسی دیکە ترۆر کراون لە ڕێگای عواملی نفوزیەوە بوو دەبێ دەرگای نفوز لە جمهوری ئیسلامی لە بەکری جیراوانی دابخین و ئەوە ڕێگاینەیە کە توانین بکەین پێماگە ئەو کۆمەڵە هاوکارەی هەیە و دەبێت حزبەکان زۆر تۆکمەتر لەوەی وەکو ئێستا کە دەڵێن خەباتی سیاسی دەکەین لێرە و دەبێت زیاتر ئاگامان لە خۆمان دێت کە زەفەرمان پێ نەبن بە هاوڕێیانێکمان کە چەکیان پێ نییە لە شوێنەکانە هاتوچۆ دەکەن لای دکتۆرە چن ئەملاچن ئەولاکەن ئیشی ئاساییان هەیە نابێت زەفەرمان پێبەر. ئەڵێ زۆر سپاس کاک حەسەن من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان شتێک بە پێویستەزانەوە پێتان وایە ئاماژەتان پێ نەکردوە فەرموون. من فقط ئەوەندە دەڵێم کە لە سەروبەندی ساڵڕۆژی مەرگی ژینای جوانە مەرگین لە ساڵڕۆژی چەخماخە لێدانی شۆڕشی ژیان ئازادی داین هەر لە ئێستەوە دەبێت خۆمان بۆ ئەوە ئامادە بکەین وتم نەک تەنیا لەسەر گۆڕستانی ئایچی و گۆڕی ژینای خۆشەویستکەوە جێگای خۆی هەیە دەبێت هەموو شار و شارچکەکانی کوردستان هەموو ئێران دەبێت خۆمان حاضر بکەین جارێکی دیکە شۆڕشەکەمان بگەشێنینەوە چون بەڕاستی و شۆڕشە ئیدامەی هەیە و ڕاستە نەختێک ئارام بووەتەوە بەڵام ئەو شۆڕشە لە بین نەچوو پێشمە بە ئاسانیش سەرکوت ناکرێت بۆیە بە ئومێدی ئەوەی کە جارێکی دیکە ئەو چەخماخی ئەو شۆڕشە دەست پێ بکاتەوە و ئەم مۆتەکەی جمهوری ئیسلامی و ئیسلامێکی تندڕەوی جنایەتکار لەسەر شانی خۆمان و کۆمەلگایە کۆتایی پێبێنین. بەڵێ زۆر سپاس جارێکی تر سپاس بۆیەوە کاک حەسەن ڕەحمانپەنا ئەنجامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کە لە بەرنامەی لێکدانەوەی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەشدار بوون. سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە تا کۆتایی لەگەڵمان بوون بۆ ئەم بەرنامەی لێکدانەوەی هەواڵ.